زۆر باشە پوونە گیان، لێرە تۆ دەستت بەتاڵە، بەڵام دڵخۆشیت هەیە، یانی حەزەکەی دایم دڵت خۆش بێت. دوو ڕێگا لە بەردەمت ئەبینم. دوو ڕێگا؟ بەڵێ، سەیری ئێرەکە. ئەی پارە چی؟ پارە نابینی؟ پارە؟ پارەت بۆ چییە؟ ئەمێ سیارە بکڕم. بەڵێ سیارە، حەزەکەم پۆزی هەمویان بشکێنم، بە تایبەت ئەو پورانە، نازانن چ دەردێکم پێ ئەیات. ئەوە تا سەری ئاگرەکە. بەڵێ پوونەگیان، نایبچینە دەرەوە؟ لە کلاس بووی تازە گەڕایتەوە؟ یاس، ئەگەر نەی ئەڕۆم ها. زوو بڵە میوانم هەیە. ئەگەر بێتە لای پەنجەرەکەی سەر منەبینی. باشە ئێستایم، کچینە ببورن، ئێستا گەڕێمەوە. حەبەکانم لەسەر مێزەکە جێهێشتووە. باشە، تۆ بڕۆ، ئەگەر بۆت نەدۆزرایە خۆم پێی ئەەکەم بۆت. کوایت نەکا لە پشت ئەو سیارە شت کۆ بکەیتەوە. ساتێوا بیرم کردۆ لەنا ئەو سیارە ڕەشە بیت. ئەم جاریان ڕاست بیری کردەوە ئەزیزم. زاتس ڕایت. ئەوە هیکێیە؟ ئەبێ کێ بێ ئەزیزم؟ زاتس ماین. سەرمەخە سەرم، توخوا پێم بڵێ هی کێ ئەمە؟ ئەرسەلان لە ڕۆژی لەدایک بوون مە سپرایسی بۆ کردم. واتە ئەمە ئەرسەلان بۆی کڕیویت؟ ئەزیزم، ئەگەر چاوەکانم بکەیتەوە ئەزانی کە لە خەوانیت. ئیتس ریال. 0 بۆ 100 بە 11 چرکەیە. ئەمەیان سیستەمی هەوا گۆڕکەی تەواو، ئەمەش سیستەمی بڵاوکردنەوەی تەواو. چەند شازە. ئێستا تاران 2 کاتژمێری تر بە 160 کیلۆمەتر شمال دەریا. ئێستا ئێرە لێتەر شیراز. خۆش بە حاڵت. ئەسڵەن باوەڕ ناکەم ئەرسەلان ئەمی بۆ تۆ کڕی بێت. ئەو دوو برایە چەند جیاوازن بە پێچەوانی ئەردەڵان. هیچی نییە، ڕێک لە هابیل و قابیلە چن. پیرۆزت بێت. ئەزیزم، ئەو کاتانە تێپەڕین کە بیانەوە بە پێڵە و جانتا و ئەو شتانە پۆزمان بەسەرا لێبن. دەمی خۆش بێ ئەوەی وتوێتی نیو کار نیو لاف. جانم، کەی ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە؟ تەواو بمەگەڕێمەوە، ئەڕۆسیەکی شو ناکەین کە بۆ هەرێژگەکە دامان نابوو. زوو وەرەوە ئیتر؟ شتێک ڕوویداوە؟ ئیشم پێتە. خانمی ماڵەکەم. سەلام دایکە. سەلام کوڕەکەم، ماندوو نەبی. سەلام عەلەیکوم. سەلام. چی بووە؟ ئەرسەلان سیارەی بۆ ژنەکەی کڕیوە. سیارەی کڕیوە؟ ئەرسەلان خۆی نیەتی تۆ سیارەی بۆ ژنەکەی کڕیوە؟ باشە، ئەو خۆی چی هێتەوە کۆ کارانە بۆ ژنەکەی بکە؟ وا بۆ 3 مانگە چێ بۆ ئەوی 200 تومانی من بداتەوە هەر ئەمڕۆ سبەیەکە، ئێستا چوو سیارەی کڕیوە؟ من خۆ باوەڕ ناکەم ئەو کارانە هیچ لەو ناوەشێتەوە. سەیری دەرەوە بکە، سیارەکە ئەبینیت، دانەیەکی ڕەشە. بەڕاست؟ زۆر کەری ها، ئەوە چ کارێکە چۆ کردوێتی؟ ئاسڵم بڕیار نەبوو من و تۆ بڕۆین شوێنێک بۆ ئارێژگاکە ببینین. خۆت پێی وندیت پێوە کردم، داهەستەی تر. ئەگەر ئەژنەی ناڕۆین با جلەکانم بگۆڕم. بۆچی نائڕۆین؟ پوونەگیان خێرە ئینشاڵڵا، بۆ کوێ؟ پێشنیاری شوێنێکیان بۆ کردم بۆ ئارێژگا، ئەڕۆین سەیریەکەین. سەرکەونەتان گەێنم. ناسپاس، زۆر دوورە، ئەکەویتە ئەزیەتەوە. ئەو پەڕی دنیاش بێتان گەێنم، وەرن سەرکەون. ئەزیەتت نادەین، وا دیارە لەو سەری دنیاش دوورترە. ئەوە کەی کێشەیە؟ تا ئێستا چوارقۆڵی بە یەکەوە نەچوینەتە دەرەوە. سەرکەون، شەرم مەکەن. ژیان بەبێ سیارە زۆر سەختە وەڵڵا. باشە، ئەگەر سیارەتە بێ خراپ نییە، بەڵام بۆ جۆرە بێ کە لەگەڵ دەرامەتی مرۆڤە، لەگەڵ حاڵی مرۆڤە بە تەواوەتی بگونجێ. ئەگەر ناتخاتە حاڵەتێکەوە کە لە ماڵەوە دانیشیت و تەنها خوێنی دڵ بخۆیتەوە. جاگەر وابێ هەمومان پارێک گونجاومانە بێ، ئەبێ هەموو خەون و ئارەچۆکانمان ببینە گۆڕەوە، وانیە پیاوی حسابی ها؟ برای من، تۆ دووبارە بە هەڵە لە مەبەستی من تێگەشتی.
مرۆڤ بچێ پارە کۆ بکاتەوە ئەبێ خەرجیشی بکە خانە و بکڕێ سیارە بکڕێ سەفەری دەرەوەی وڵات بکە ئەبێ چێژ لەو پارەی ببینێ کە هەیەی بەڵام قسەی من شتێکی ترە من ئەڵێم بە دەرامەتی کەم و پینە و پەڕۆکردن مرۆڤ لە کۆتایی ئاکەوێتە زیندان یانەوەی بچێ کاری ناڕەوا ئەنجام بدات تەواوی تر هەرەوەنە یانی ئێستا لە پێناو کڕینەوە ئۆتۆمبیل لە دەستی دواتەوە لە من بکەیت من بە زیندانە ترسێنی سەڵاوات لێ بدەن هاتوون خۆش بگوزارێنین شەڕ مەکەن ئازیزم هیچ پەیوەندێکی بەخۆشی و ناخۆشی نێوانمانەوە نییە دانیشتن قساکەن لە کۆتایە دەرەکەوی کێ لە سەرقا باشە ئازیزم حەق بە تۆیە لێ گەڕێ بیری لێ مەکەرەوە ئەسڵەن حەق بە تۆیە چییە قسەت پێ نەماوەز تێنە سیرکە هەر چۆنێ حەزت لێوە بیر بکەرەوە بەڵام ئەو کاتی ڕێتەکەوێتە لای پارە خۆر و کلااوچیەکان ئەو کاتە پەشیمانە بیتەوە بۆ تۆ مەبراکەم ئادێ بڵێ بزانین تۆ چۆن گەیشتی بە ماڵەکەت ئەی کاکی کامل ئادێ بڵێ بزانم کاتێکە مانگانە ملیۆنێ گۆرەگری ئەگەر تا کۆتایی تەمەنیشە پارە لێ خەرجنەکەی ئەتوانی خانوویەکی 6 مەتری 7 مەتری بکڕی بۆ خۆت ئەتوانی شتێکی گران بەها لە بازاڕا بکڕیت بەخوا ئەگەر بتوانی ئەو کاتە و سادەیە بێتە دادپەروەری نا وەکو ئەوەیە کە بیری تۆ بە تەواوی ژاراوی کراوە خوا بەهانەتەوە بێ ئەتەوێت لە کۆتاییە ببی بە چی من نابم بە هیچ بابزانین تۆ بی بەچی تو خۆی تر بەسیکەن تێکت ئیزی ئێرەیە بەڕای من وا باشتر ئەسڵەن هەردانە بەزی با بڕۆین چیتە کچەکەم هیچ بێتاقەتم حەقتە ماڵێکە گەردەنگەدەنگی مناڵی تیانە بێت ماڵ نییە ئیتر تۆشە گەرۆکو پوران سەرگەرمی مناڵە بوویتایە ئێستا بیرە بەلای شتی ترانە ئەڕۆژ ئەردەڵان ناتوانێت یەک ژیانی سادە بەڕێوە بات اینجا مناڵمان هەبێت ئەو کاتە چی هەر کەسێ دانی هەبێ نانیشی ئەبێی تر مناڵ بەرەکەتی خۆی بەخۆیەوەیە ڕۆزی ئەهێنێ ئیشقەهێنێ گۆڕانکاری لە ژیان تاکە باشتری ئەکا خەممە خۆ ئەزیزم تۆش سەیارە تەوێ وایە؟ سەیارە؟ نا بەڵێ منیش سیارەمەوێت ئێ باشە تۆ چەند جاروت تو منیش وتم بەسەر چاو باشە 3 ساڵە بەڵێنت یاوە ئەی کەی لە نزیکترین فرسەتە لە کۆتاییە ئەو فرسەتە کەیەت نازانم نازانی یان ناتەوێ باشە کوڕەکەم مادام وایە دانەیەکی دەستی دوی بۆ بکڕە ژنەکەت گەنجە حەزی لێیەتی من سیاری خارجی مەوێت لا إله إلا الله کاڵن شتێک بەردێکە خاتە چاڵێکە و سەد عەقڵ ناتوانێت دەریبێنێ هەر ئەوەی تر ئەو ئەرسەلانە بێ عەقڵە چوو هەڵەیەکی کردووە ئێستا ئێمەی خسۆتە ناو چ بارودۆخێکەوە ئاخر تۆ ڕابێری من پارە لەکوێ بێنم سیارە بکڕم شتێک داوە بکە کە بگونجێ ئەی ئەرسەلان چۆن توانی خۆ دەرامەتی هەردووکتان وەکو یەکەی تێ دایکە گیان ئێستا نۆرەی تۆیە دایکە گیان بەم گرانی و بێپارەیە ئێستا ئەم خانمان بەزمی سیارێت چیە کەوتۆتە سەری تۆ ئەمە بەڕەوا ئازانی باشە وای دانێ من ئێستا ئەمەوێ بچم سیارێک بکڕم باشە کوا پارەکەی لەکوێ بێنم با بە شتێک بڵێ کە بگونجێ ئیتر ئەوەندە مەدە لەسەرم من بڕیاری خۆم یاوە ئیتر ناتوانم بەو حاڵە بژین بەڵێ خانم گیانوا بیر ناکەیتەوە ئێستا بۆ بڕێرا عەقڵانەیە کەمێک درەنگ بووە ئەبوایە پێش هاوسەرگیری بیرە لەوە بکردایەتەوە ئەسڵە بیرم لێ کردبووە بەڵام هەڵام کرد ئێستا ئەمێ قەرەبووی بکەمەوە ئەسڵن ئەوە تۆ بیرە لە حاڵی دوای هاوسەرگیری بکردایەتەوە دەرەقەتی نایی ئەنجام من نەیایە کێ بوو ئەوت لە ژیانە هەرچیەکە بێ بۆ دابینەکەم نایاڵم هیچ ئارەزوێک لە دڵت بمێنێ ئێستا کە کاتی هات باش حسابەکەت خستە ناو دەستم ئێستا من قسەکان مەکەم ئەگەر ئەو ژیانە بۆ تۆ خۆشە بۆ من ئازارە ئەی بابا کەمێ شەرمەزار بن سیرکەن ئێوە لەسەر شتێکی زۆر بێمانە چی بە یەکتراڵێن ها ئاخر دایەکیان خۆت لێرە دانیشت و دوێی بینی کە چیاڵێ ئێستا تۆ پشتی ئەماگری وەکو مناڵەکانی لێ هاتووە من ئێستا ناتوانم بڕۆم پاسکیلێکی دووتایە بکڕم ئێستا توانم بچم سیارەیە بکڕم قسەکانی خۆت کردووە ئێستا گوێ لە قسەکانی من بگرە من ئێستا ناتوانم هیچ کارێک بۆ تۆ بکەم ناتوانم هیچ شتێکت بۆ بکڕم ئێستا شەر کارێک بەلاتەوە ڕاستە بڕۆ و کارە بکە گومانە نەبێ هەرو کاراکەم تۆ 3 ساڵە هیچ شتێکە نەکردووە ئێستا پێتان ئەڵێم بەڕای من ئەم ژیانە تەواو بووە
بەخوا ئەگەر هەر کامێکتان نیە قسەیتە لە دەمتان دەرچێ بەڵایە بەسەر خۆمەهێنم ها. شەیدا گیان خواردنەکەت کووە؟ ئەمڕۆ زۆر دواکەوتم لە ڕاستیا بیرم چوو بێنم. هاوڕێیان بە یارمەتیتان لەسەر ئێزنیەوە ڕۆمنانە خۆم گەورم بکەن و میوانی من بن لە خزمەتانم. تۆ ڕێزت هەیە ئاغای شیروانی بەڵام ڕاستێکی ئەمڕۆ هەر هیچم بۆ ناخورێ. ئەویان خۆتە زانی لە خزمەتتەم. شەیدا جان یەک دەقەوەرە بۆ ئێرە. بەخوا شەرم ناکەم کاکە گیان زۆر زۆر تێرم. کاکە گیان داهەستە وەرێرە. زۆر باش. کۆتلێتە هەڵبەتە ناگاتە دەستاوی خێزانەکەی تۆ بەڵام خۆشیشە و فەرمو ڕێزت هەیە کاکە گیان ئەو قسانە چییە؟ بیسمیللا. ئەو شێروانە نە ژنی هەیە و نە منداڵیشی هەیە سینگڵ ئازانی بەیانیان و شەوان کار دەکات سوڵتانی سەر تەختە کوڕە هەموو ڕۆژێ ڕوا بۆ ڕێستۆرانت. منیش لە جێگەی ئەو بوومایە هەموو ڕۆژ لە ڕێستۆرانت باشەڵێم ئەو کە بە ڕۆژ لێرەیە شەوانی ژەڕات بۆ کار ئەیکەیە خەوێت. هەروایە بەس خوا خۆی زانێ ئەو کوڕەکەی خەوێ دەزانی بەڵام هەم بە ڕۆژ دەسێ بۆ کار و هەم بە شەویش فەرم شەرم مەکە. نۆشی گیانت بێ فەرمو. چییە؟ بۆچی ئادەم و چاوداوێک لەگەڵ خێزان شەڕ کردووە؟ نابابە نا شەڕی چی؟ سەیکە من برای گەورەی تۆم پێم بڵێ دەردە چییە؟ هەر دەردێک لە تۆ هەبێ ئەوە دەردیم نیشاوە بزانە دەردە چییە ئێستا پێم بڵێ دەی. لەخوا شاراوە نییە چی لە تۆ شاراوە بێ برا بێ عەقڵەکەم چوە سیارەیەکی بۆ ژنەکەی کڕیوە ژنەکەی منیش پێی کردوتە کە و شۆڵە ئیلا و بیللا منیش سیارەمەوێ ئەبێ بڕێنە شوێنێکی بەرەسەر بۆی بیکڕم. اینجا چییە ئەگەر حاڵت باشە بڕۆ بۆی بکڕە هەم بۆیش باش. نازیزی من تۆ خۆت لە حاڵی من باش ئاگاداری ئەگەر لە تۆ نەما بۆیە ئەوە بێگومان بۆ مەکڕی. من بڕەپارەیەکم بۆ دامادە کردووە بەڵام ئەو بڕەپارەیە نییە. من پارەم هەیە بەڵام دام نەبووە نەشتەرگەریەکەی قاچی دایکم. کاکە شتێکی بۆ بکە. چی بکەم؟ ئاسایی وەریگرە مەڵێ نا دوایی بە تەنیا لە ژیانە مینیتەوە ئەوەندەی نایە کاکە زۆر بە ئاسایی وەری بگرە. سلام علیکم. سلام حاڵتان باشە؟ زۆر سپاس فەرموو. لە ماڵەوەیە؟ بەڵێ لە ماڵەوەی وەرە سەرەتا ژوورەوە. فەرموو. سلام. سەلام برا باشی کاکە. فەرموو. یا الله ئای خۆی گیان حاڵە باشە؟ سەلام. سلام مامە گیان وەرە ببینم. هێواش بابە گیان. ئای مامەت خنکاندت کوڕم خنکاندت. ماما ئەزێت مەدە گیانی من. ئەوە چیەکەی خەی بوو مامەی خۆت بخنکێنی. بڕۆ بەلای باوکت. قوربانی بم وەرە لای من. ماشەڵڵا کوڕەکەمان گەورە بووە. ئیتر وایە مناڵەکان گەورە بن و ئێمەش پیرە بین. دەنگ و باس باشە کراتی کەمە بە ڕەقی قسەم لەگەڵا کردی بە پورانی شەمە دووتمە چم بۆ لای دڵی ئاشتەکەمەوە بۆی هیچ تیانەمێنێ خۆش دەزانی منیش لەو کاتەیە حاڵم هیچ باش نەبوو بەڵام سوێن بەخوا بە گیانی پوران هەمووی دەردە دڵی هاوڕێیانە بوو هیچ مەبەستێکی خراپ نەبوو لە قسەکانمە داوا لێبوردنەکەم تکایە بمبەخشە. سێکە برای من لە تۆ نیگەران نیم و لە قسەکانیشە دڵگران نیم چونکە ئێستا ڕاهاتوم بە قسەکانت بەڵام بۆ سیارە کڕینە زۆر بێمانە بوو بۆ ئەویان زۆر دڵگرانم زۆر. ئەی بابا دووبارە گەڕانەوە سەر هەمان بابەت و هەمان کەس ئاخر برای جوانم وای دانە من و تۆ برانین و دراوسەین. ئاخر دراوسەی نەزان هەرو سیارە کڕینە ناوەختە بوو کەوای لە ژنەکەی من کرد کە تۆڕە ببێت و فەرموو دەسەکانە خۆش بێ دەستە خۆش بێ کە ژنەکەی من تۆڕە بێت و بڕاتەوە ماڵی باوکی ئێستا چی ئاگەی لە دایکم بێ تاو کاتێ پوو ناگەڕێتەوە وەرن یارمەتێکم بدەن ئاگاتان لە دایکم بێ خۆ من ناتوانم بە تاقیتەنی ئاگام لە دایکم بێت و بڕۆمە سەرکاریش. کاگەر دەڵان ئەگەر پوونە نەگەڕایەوە چی ئەو کاتە بێت چی بکەین من هەر ئەو مناڵداریە بۆ خۆم بەسە دایکایەتی پێشکەشی خۆت خۆشە باش زانی دایکە لەگەڵ من نێوانێکی باشی نییە هەر لە سەرەتاوە باوسەرگیری من و ئەرسەلان ناڕازی بوو لەو کاتەوە ڕقی هەڵگرتووە ئەگەر منیش بمەوێ ئەو نایەوێت. چی بڵێم وەڵڵا تو گیانی من تو مەرگی براکەت پارێ و سیارەت لەکوێنە ناتوانم بێڵم یانی ئێستا ناتوانم بێڵم. سەرپێچیت کردووە؟ ها؟ ئەویان خۆتوانی بڵێ ئایان نا؟ بەڵێ ئاخر بەڵێ واتە ئەتوانم بێڵم بەڵام ئێستانە
هەڵبەتە ئیتر هیچ جیاوازیەکی نییە تۆ ئەوی لە تواناتایە ئەیکەی بۆ ژیانمان بخەیتە ژێر بێتەوە بڵێ بزانم ئێستا ئەو پونەیە چییە بێت؟ نازانم وەڵڵە ساعاتێکە بێ قسەم لەگەڵا کردووە بۆی لە کەلی شەیتان بێتە خوارەوە بەڵام دووبارە لە هەمان و ڕێستۆرانتێک کە پێش هاوسەرگیریمان لێ دانیشتین دووبارە لەوێ مەوعیدماندانەوە ئاخرە ئەوێ بۆچی؟ وتی ئەمەوێ قسە لەگەڵا بکەم بەڵام نەک لە بەرچاوی خێزانەکەت ژیان چەند زوو تێە بەڕێوانیە؟ ئەڵێ هەردوێنێ بۆ هاتین لێرە دانیشتین و قسەمانە کرد سەبارەت بە خۆمان سەبارەت بە ژیانمان سەبارەت بە خێزانەکەمان باسی توانەکانی خۆمانە کرد دوایەوەش بڕیارماندا هاوسەرگیری بکەین یادی بەخێر ئەوە 3 ساڵ تێپەڕیوە سیر کە ئێرە هیچ شتێکی نەگۆڕاوە مێز و کورسیەکان وەک خۆیانن دار و دیوارەکان وەک خۆیانن بەڵام ئێستا تەنها ئەو شتێک کە گۆڕاوە من و تۆین گۆڕان پێویستە ئەگەر گۆڕانکاری نەبێت ژیان هەمان شتۆ بێزارکەرە بێت ڕاستەکەیت پێشنیارە چییە؟ کە ڕۆژ یەکەم هاتینە ئێرە دانیشتین و قسەمان کرد ئەگەر لە یادت نەچۆ بێت من و تۆ بۆ ژیانێکی باش و سەرکەوتوانە دەستمان پێ کرد من لەبەر خاتری تۆ وازم لە هەموو شتێک هێنا ئەی تۆ چی؟ تۆ لەبەر خاتری من چیت کرد؟ باشە بۆ هیچ کارێکم کردەیەکە نەم کردووە من کە هەموو هەوڵی خۆم خستوەتە گەڕ کەم تەرخەمیم کردووە آخر خۆ تۆ باشاکە دەریباری دارایی منی ئەوە تەنها کێشەی من نییە کێشەی هەر هەمووانە بەڵێ زۆر کەس هەن لەم بارودۆخە بە پاری خۆیان گەیشتون بەڵام زۆر هەوڵیان یاوە بەڵێ ئەوان بە پارەی خۆیان گەیشتون بەڵام چۆنی گەیشتون بە دزیکردن بە خواردنی ماڵی خەڵکی بە ئەم لاولاکردن بابە ئەوانەی کە پارەیان هەیە سەد ئەم لاولا هەکەن بە موچەی کارمەندی مەژیمەوە 30 ساڵە ئاوا گەورە بووم باوکم کارمەند بووە خۆشم کارمەندم هەر هەمومان هەر بە کارمەندی ژیاوین من کێمەیە پشتگیریم کا لەم ژیانیا پوونە من وا بیر ناکەمەوە ئەمانە هەمووی بەهانە تا لە ژێرباڵی بەرپرسیارەتەکەی بیتە دەرەوە تا بێتوانایی و نەزانیت بشاریتەوە من بێتوانم بەڵێ تۆ ڕاستەکەیت ئەسڵەن من بێتوانم من نەزانم باشە تۆ ڕاستەکەی لەوەیانە بەڵامە بێت هەموو دەقەیە بیدەیتەوە بە ڕوومە دیسان دەستمان پێکردەوە کە من شتێکەڵم تۆ ئاوا ئەیکەی بەهەرە من خەریکم ئەیکەم بەهەرە من خەریکم قسە لەگەڵ هاکەم سیر کە ئەردەڵان من و تۆ پەیوەندیمان پێکەوە هەیە یەکتریمان خۆشەوێت ئێمە بۆ ژیانێکی هاوبەش بێکەوە دەستمان پێکردووە ڕاستە؟ ڕاستە باشە سەرکەوتوو نەبووین منەڵێم وەرە لە ئێستاوە هەر کارێکە ئەیکەین بۆ گەیشتن بە ئامانجە هاوبەشەکەمان بێت سوودی بۆ هەردووکمان تیا بێت ڕازیت؟ باشە دەی منیش خەریکم هەرەواڵێم ڕازی میتر ئەگەر خاون قسەی خۆتی لەمە دو هەر کارێکە ئەیکەین ئەبێ ئەو کارە ڕازیبوونی هەردووکمانی لەسەر بێت ئەوە زۆر باشە خەریکی تر قسەی ڕاستەکەی بە سەر چاوار چێک تۆ بێڵی هەر ئەوەیە منی ژەمەوە بڵێ مار کارێکەکەی نەبێردووکمان ڕازی بین باشە ئیترە بێ درێک بە بارودۆخی یەکتری بکەین بۆ نازانی جدی بە من خەریکە بە جدی قسە خۆی گەورە منیش خەریکم بە جدی قسە ئەکەم بابە گیانگوێ بگرە قسەی ڕاست خۆ وەڵامی ناوێت ڕاستەڵێ ئەبێ درێک بە بارودۆخی یەکتری بکەین منیش 3 ساڵە هەر ئەواڵێم بەڵام تۆم 3 ساڵە خۆ هەر لە قسەی من تێناگەین گیان ئێمە چیتر ناتوانین بەیەکەوە بژین ئێمە ناتوانین بەیەکەوە بژین گەیشتین بە شوێنێک لە جێتی هاوڕێ یەکتر بین ڕێگری یەکترین کەواتە ئەو هەموو قسە ئەم لەولایەت بۆ ئەوە بوو کە ئێستا ئەمەم پێ بڵیت هەمووی ئەمە بوو بۆ خۆشبەختی ئیشق پێویستە بەڵام تەنها ئیشق بەس نییە ئەی ئەگەر پارەم هەبووایەوە ئێستا سیارەکەم بۆ بکڕیتایە ئەو کاتەش هەم پێویست بوو هەم بەس بوو نا باسی سیارە نییە نا لە ڕاستیە بابەتەکە سیارەیە تۆ سیارە تەوێپوونە نا من ئیتر ناتوانم لەو خانووی تۆ بژیم من ناتوان ببم بە پەرستاری دایکت خۆ تۆ بڕیار نەبوو ببی بە پەرستاری دایکم ئەماوەیە زۆر نەخۆش و پێویستە چارەسەر بۆ قاچی وەربگرێ ئەسڵەن هەر چۆن کە ئاسوودەی دڵت چۆن ئێوە بیر بکەرەوە من ناتوانم من ئێستا زۆر باشە تۆ تێگەم پوونە ئەزانمەتەوێت چی بڵێ ئەم عیشق و پەیوەندیە هەر هەمووی درۆیە تۆ هەر لە سەرەتاوە نەتەویست لەگەڵ منابیت
تۆ خۆشببختی خۆتە لەگەڵ من نابینی وازانی من بێ ئەقڵم وازانی من لە هیچ شتێ تێناگەم وازانی کاگەڕامەوە ماڵەوە ماڵەکە بێسەر و بەر بوو هەموو شتێ بۆ ناوەیە کەوتبوو تێناگەم ئەسڵەن تۆ بۆچی ناتەوێت ببینە خاوەنی مناڵ کاتێک کاگەڕێمەوە ماڵەوە هەر لەگەڵ هاوڕەکان تا چپ قساکەی ماڵەکەشم شپرزا ئەزانم ناتەوێت من زۆر باش تێگەم کە تۆ ناتەوێت لەگەڵ من نابژیت سیرکە هەر بوو بۆنەوە منش لەو پیاوە گەمژانە نیم کە دانیشم بە دیار تۆ هەرچێکە دوت بڵێن بەسەر چاو منیش ناتوانم ئەم شتێکت بۆ تەرخام بکەم پێشنیارت چییە؟ من تەلاق مەوێت. تەلاق دەوێ؟ تۆ تەلاق دەوێ لە من؟ بەڵێ. تەلاق تێم. بەڵێ تەلاق تێم. کەی؟ هەر کاتێ تۆ بتەوێ. هەمووی خەتای تۆیە من هەر لە سەرەتاوە بۆ خوازبێنی ڕازی نەبووم ئەمزانی کە ئەو کچە خەریکە ژیانی خۆی لە ناوە بات بەڵام هیچ کەسە گوێ لە قسەی من نەگرت بەڵام ئێستاش درەنگ نەبووە زەرەر لە نیوە بگەڕێتەوە بە قازانج حسابە خۆشبەختانە مناڵیان نەبووە ئەتوانن جا ببنەوە خانم بۆچی وەکو جادوکەرەکان قساکەی هەڵی توپەڵی تەڵێ تۆ لە جیاتی ئەوەی کێشەکە چارەسەر بکەی هەوڵت دەی کێشەکە گەورەتر بکەی دایکە ئەو خەریکی چیەڵێ بەڕای من کێشەی پونە و ئەردەڵان ئەسڵان هەر کێشە نیە ئەوان خەریکن گەورەی ئەکەن قسەت خۆشە ها تۆ کە ژیانێکی خۆشت هەیە پێکت لێرەیە پێکت لە ئەوروپا دڵت زۆر بە خۆت خۆشە خوشکی من گرنگ خۆشبەختی خۆتانە خۆ هەموو شتێک پارە نییە گرنگ خۆشبەختی و سەلامەتیە خۆشبەختانە کە تۆ هەتا بەڵام قەدری نازانی ئەگەر ئەقلانە بیرکەیتەوە ئەبینی کە تۆ ڕاستەکەت ئەنجامدا و هەڵەکەش من بەڵام ئێستا وا بیرەکەیتەوە براوە من و دۆڕاویش تۆی بەخوا من سەر لەو کێشەتان دەرناکەم کچەکەم من نازانم ئێستا چی بە تۆ بڵێم پیاوەکە ئینسانێکی چاکە پاکە باشە پێم بڵێ تۆ چیت لەو پیاوە دەوێ تۆ ئەبێ و پیاوت لەسەر سەرت دابنەوەی پێی بڵێ شیرینی شیرین سیرکە کچەکەم تۆ بە باشی بیرت لەمە کردوتەوە ئەلو سەلام ئەگەر لەسەر قسەی خۆت سووری وەرە داواکەی من ڕوون کەرەوە گوێ بگرە ئێمە بێ سەبارەت بەم بابەتە زیاتر بیر بکەینەوە بابە بەخوا بابەتێکی ئەوەندە بچووک نییە کە تۆ بتوانیەوە بە خێرایی بڕیاری لەسەر بدەی باشە قسە ئەەکەین پێم بۆ کوێ من سەرەتا بە خێزانەکانمان بڵێن باشترە شەوەرە بۆ ماڵەوە بە یەکەوە قساکەین باشە شەو یەمەوە بۆ ماڵەوە خوا حافیز خوا لەگەڵ باشە توێ چی بسەلمێنیت دایەگیان پورانگیان کاک ئەرسەلان من تەلاق مەوێت ئەردەڵان ڕازی نییە کەم تەرخەم منم ئەوە باشە چی باشە ئێوە چیتان لێ هاتووە چیەڵی پونەگیان ئێوە هیچ ئایبێکتان نەبوو شێت بووی نا ئازیزم من تازە ئاقڵ بووم بەخوا ناشیرینە هەر لانیکەم قسە بکەم زانم چی بووە تو خوا باسی تەلاق و جیابوونەوە مەکەن هاوسەرگیری ئێمە لە سەرەتاوە هەڵە بوو ئێمە دوو دنیای جیاوازمان هەیە ڕێزی یەکترمان لایە بەڵام لە قسە یەک تێناگەین ئەردەڵانیش لەگەڵ من هاوڕایە ئێمە قسەی خۆمان کردو لەسەر هەموو شتێک ڕێکەوتوین و بە ئەنجام گەیشتوین مەگەر نا نەخێر من ئەسڵان ڕازی نیم من ژیانی خۆم زۆر خۆشەوێ خۆشتەوێ؟ بەڵێ خۆشمەوێ بەڵام من خۆشم ناوێ ئەوەنە ڕقمە بە کچەکەم بە یەک شۆ بەوە ئەنجامە گەیشتن نادایە گیان من 3 ساڵە لەو ژیانە ئازارە کێشم و هیچ ناڵێم بەڵام من بە تەلاق ڕازی نابم تۆ هەڵەیەکت کردووە مانای ئەوە نییە منیژە بێ بچم هەماناڵە دووبارە بکەمەوە بۆ قسەی خۆتە گۆڕی خۆ ئاوا نەبوویت ئێستا ژوانیم بەڵام ناچارم تۆ سیارەتەوێ باشە بۆ تەکڕم هەر کارێکی تریش بتەوێ بۆ تەکەم بەڵام تەلاقت نادەم بەڵێ کوڕەکەم ئەگەر ئەتوانی بۆی بکڕە بە ئەو شەڕە نەمێنێ منیش هەرەمێ و کارە بکەم دایکە بە سەرچاو چۆنی مەگەر نەدوت پارێ پایسکیریشت نییە پێیەکەم ئاخر بەڵێنێ بدە کە بتوانی بیبیتە سەربراکەم بۆچی بەڵێنی درۆ دەی من هەر قسەیە بکەم قسەی خۆمە بەمەسەر بەڵێ ئەیکەیت بەڵام بیری لە کۆتایەکەی کردوێتەوە
گەورەیە بۆ من لە خزمەتی ئێوە یابم منی شەڵدەم سارێکتان پیشان بدەم کە لە ئاستیەوەدا بێت ئەو سارەی کە بینیتان پول مۆسەفاتە سارکەرەوەی هەیە گەرمکەرەوەی هەیە مانتۆڕی گەورەی هەیە هەستەوەری پارکردنی هەیە هەر سپیکەری تێدایە و هەروها پێستی دەستی هەیە من لە خزمەتتانە مێستا مافی هەڵبژاردن دەستی ئێوەیە ببوورە من هەر ئەو سیاری سەرەتان پەسەند کرد سپیەکە هەڵبژاردن بەدەستی ئێوەیە هەڵبژاردەکەت شاز بوو هەم نرخەکەی گونجاو بوو هەم خۆشی شاز بوو ئەردەڵانیش زۆر زەختی ناکەوێتە سەر تۆ زانی چەند ساڵە چاوەڕێ ئەو ساتەم ئێستا کەوا بڕیارە لە ماوەی ڕۆژێک ئەو سیارە بێنە دەستم ئەسڵەن ئارامم نەماوە زۆر دڵخۆشم تا ئێستا من شتێکم پێ نەوتووی ئەسڵەن خەبەرت نییە چییە؟ فرۆشیارەکە داخوازی توی لە من کرد فرۆشیارەکە؟ بەڵێ تر هەرەوەی پێشانگاکە هەر کە پێم وت تەنهانی تو هاوسەرت هەیە سەرسام بوو فەقیرە چ سەرسام بوونێک بۆ هەر شوێنێک کە ئەڕۆین بە زۆری هەر ئاوایە هەر یەکە و لە خۆیەوە خێرا شتێکەڵێت هەر چۆنێک بێت تۆش باسی مەکە ها خۆ بە تەمانین ئەم شەیش بەیەکەوە شەڕ بکەین ئۆکەی پرۆمس ئەم ژن و مێردە هەردووکیان تەختەیان کەمە ها ئەردەڵانی فەقیر قسەیەکی کرد تا شەڕەکە کۆتایی پێبێت پوونەش ئەوەنە سادەیە باوەڕی کرد ئێ منی بە کێشمە بردوو بۆ پێشانگا هەتاوەکو سیارەیەکی 100 ملیۆنی بکڕێ خۆزگەت بینی لە بەردەم خاوەن پێشانگاکە بوومە قەترەیەک ئاو بیخۆ گیانەکەم ها کوڕمەوە بخۆ خۆ بکە لە کەلی شێتان بێنە خوارەوە ئەگەر نا دووبارە بێتەوە شەڕیان و دایکم یێتەوە سەر ملی ئێمە ئۆ خوا ڕەحم کات خۆیەتی خانمی فیراری یەک دەقەوەرە لای پەنجەرەکە کارم پێدا کەڕیویانە ئەوە تا هێناویانە قڕ بەسەرت هەی بی ئەقڵ پاک بوویەوە بەڵێ وە بزانم بە هەڵە هێناومە ئەمەیان خۆیەتی ئاساییە سنووقەکە بکەرەوە سنووق فەرموون وەرە نانی ئێوارە ئامادەیە بیخۆن وەرە واز لەوە دەستت بێنە وەرە نانەکەت چای بخۆ چا ناخۆ چایە مامنونم دەست شەربەت مامنون دەستەکانت خۆش بێت دەی وەرەکچ دەی وەرە ئێستا مێژ دێ نۆشی گیانتان بێت هەموو لایەک بە خێراتن سەر چاوەکانم باشە هەمووتان فەرموون نانی ئێوارە ئامادەیە بفەرموون بیرتان بێت کچەکەم ئامادەی کردووە فەرموون هەڵبەت دەستای کچەکەمتان نەخواردووە خواردنەکانی زۆر بەتامن دەی فەرموون بیخۆن ئەگەر بە قستی 6 مانگوەری گرتی بێت و مانگانە لە 120 بدات ئەو بەندەی خوایە بێ هەموو مانگێ 2 ملیۆن بدات کەچی خۆی تەنها 1 ملیۆن موچەکەیەتی وابزانم کێشە زیاتریان بۆ دروستە بێت خوا ڕەحمیان پێ بکە بە پێی شتانی کە تۆ ئێڵی پێویستە معجیزە بێت ئەگەر معجزە ڕوونەدا خەتای من و تۆیی تر خەتای خۆیانە ئەبێ بەرپرسیارەتی کارەکانیان هەڵگرن تۆ خۆت باوەڕ بۆ قسانە هەیە کەیکەی بەرپرسیارەتی کارەکانی خۆت هەڵەگری هەڵەگرتووە نا بیخۆدایە گیان بیخۆ یاری بە خواردنەکە مەکە ئەسڵەن هەر بیرم لێ ناکردەوە کەوای لێبێت یەک کەس نەبۆ ڕەنگ و پرچووم و ئارایشت و چوزانم ئیتر کەس نات بۆ ئارایشتگا ئێستا تەوێت چی بکەیت پێویستە لەسەرم چی بکەم ئەسڵەن چیم پێکرێت تا بیکەم ئێستا تۆ سیاقەتەکەت بکە منیش بزانم چیم پێکرێ وردە پارەکەوەکەمەوە تەواوی تر ببوورە ها
ئەو پێشنیان و ڕێگە چارەکە بوو کە خۆت داتنا. بەڵێ ئەو ڕێگە چارەیە بوو کە خۆم دامنا، بەڵام تۆتە لە دانەوەی قیسەکەی یارمەتیتە دەم مەگەر نەدوێت. ئێ خۆ من دەستی خۆمم بۆ نەکرد بوو. لەکێ بمزانیا کەس نایەتە ئارایشگاکە. دواتریش ئەو ڕۆژەی کەوتت سیارەت بۆ ئەکڕم وتت یارمەتیم دەوتم باشە، بەسەر چاو قستەکە منەیەم. ئێستاش درەنگ نەبووە. ئەگەر زۆر ناڕەحەتی ئەتوانین لەو خواردنگەیە لە بەردەم دایک تووپوران و ئەرسەلان لە پێش چاوی هەر کەسێک کە ئەتوێ پەشیمان بیتەوە. من خاوەنی قسەی خۆم بووم، بەڵام تۆ هاوڕێیەکی باش نەبووی. من؟ بەڵێ جەنابە، تۆ کەم تەرخەمیت کرد. هەر کاتێکی تریش کەم تەرخەمی بکەی ناوی ئەو خواردنگەیە خەیتە بابەتەکەەوە. باشە ئاغار دەڵان باش لە بیرت بێت. چۆن بیرمان لێکردەوە چۆن بوو؟ ئەردەڵان گیان گیاندایە ئێستا چیەکەی؟ چارە بێدایەگیان تۆ خۆت بێتاقەت مەکە. ئاڵتونەکانی من بفرۆشە. من ئاڵتونم بۆ چییە؟ ئەسڵن خۆم بۆ ڕۆژێکی ئاوام دانابوو. ئەوانە ئاڵتونی گیانی تۆندایەگیان بۆچیە بێت بیان فرۆشم؟ ئاڵتونی گیانی من ئارامی مناڵەکانمە. بیفرۆشە. تۆ نیگەران مە بەدایەگیان، خۆم چارەیەکەم. حەسەنگیان ببوورە یەک دەقەیشم پێت فەرموو لە خزمەتتام. لە ڕاستیە ماوەی هەندێک شت هاتۆتە سەر ڕێگەم کە ناتوانم لە ژێریان دەرچم. بارودۆخێکی زۆر ناخۆشمەیە. لە ئێستاە زۆر پێویستم بە یارمەتی تۆیە. هاوڕێیان یانوت کە تۆ کاری دووەمی ژەکەیت. ئەمەوێ بڵێ مەگەرەتوانی کەمی یارمەتی منیش بدەیی. زۆر پێویستم پێیەتی. پیاوی کاریت؟ بەڵێ بابە گیان هەر کارێک بێت. هەرچەنە و کارە قورس بێ و ناڕەحەت بێ، من یەکەم هیچ کێشەیەکم نییە کاکە. دەستەکانت خۆش بێ کاکە گیان، بۆ داناوین؟ باڵێ دەستەکانت خۆش بێ و ماندوو نەبیت. سیر کار دەڵان گیان، هەرچی بیر مەکردەوە کە چکارێ بۆ تۆ گونجاوە بە مێشمانە هات. ڕاستێکت پێ بڵێم، حسابی ئێمە لەگەڵ خەڵکی جیاوازە. هەموو مرۆڤەیی فەرمانگە نییە. نازانین فەرمانگە پێویستی بە ئێمەیە، ئێمە پێویستمان بەوە. دەست پێکە باسار نەبێتەوە. بیری کەسێکم کەوتەوە. ئەویش هەر لێرە ئیشەکە پیاوێکی چاکە، بەڵام لەبەر ئازاری کەمەری دکتۆر پێوت تۆ ڕۆژی 6 سەعات زیاتر ناتوانانی کار بکەیت. بەدبەختە گرفتارە، گیرۆ دێژن و مناڵەکەیەتی خەرجی زۆرە. منیش وتم کە تۆ ئەو هەموو کێشەیەت هەیە. وتم با دەستام خەمە ناو دەستیەکەم تۆ ئیسفادە بکەیت هەمە ئیسفادە بکە. بەڵامە بێ شتێکت پێ بڵێم، خۆتە زانی ئەوە سیارەیە. باش تێتریشت پێ بڵێم، زمانم لاڵ بێخوانەکە ئەگەر بێت و تۆ بەو سیارەی ئەو دەعم کە یان شتێک ڕوو بدات. ئەو کاتە زیانەکان هەموو یەکەوێتە ئەستۆی خۆت. ئەگەر ڕازیبی ئێستا پێڵم بێ. هاتەوە؟ بەڵێ. سەعات 6 بەیانیە. کەواتە تاو کاتە درەنگە بۆ کوێچێ؟ ئاخر تۆ زانی پوونە عاشقی سیارەیە. خۆتە زانین چەند جار زۆری لە ئەردەڵان کرد و خانۆکە بفرۆشە و سیارەی بۆ بکڕێ. ئاخر بۆچی وتت ئەرسەلان سیارەی بۆ کڕێوم؟ ئەگەر خاوەنەکەی پێیابێتەوە و ناچاربین سیارەکەی بینەوە ئەو کاتە چی پێڵێیت ها؟ تۆژی ترەوە نە قسەی ناخۆش مەکە. من تەنیا قسەیەکم بۆ خۆشی کرد، ئەوان نابووە بە جدی وەری بگرن. منە بێ بە زووترین کاتە و سیارە بەرمەوە بۆ گەراجەکە. ئەگەر پرسیاریشان کرد بڵێ نەماتوانیوە قستی مانگانەکەی بدەین بۆیە فرۆشتومانە. بەو شێوەیە هەموو شتێکەچێتەوە سەر ڕێچکەی خۆی. بەخەبەری؟ بەڵێ زۆر دەمێکە زەنگ لێدات. زۆر دەمێکە. کەی هاتیتەوە؟ بۆ لەسەر جێگاکەی خۆت نەخۆشی؟ بۆ بزانم ساعات 2 بوو، وتم با خەبەرت نەکەمەوە. من تا ساعات 3 چاوەڕێت بووم. بەڕاست لەوانەیەوە نەمانە بوو بێتم سێری ساعاتم هەر نەکرد بێ. 3 بوو؟ نانی بەیانی حەزت لە چییە؟ ساعات چەنە؟ بابە زۆر درەنگ کەوتۆم هیچ ناخۆم. ئای خۆی ئاغای
خەواڵ و پێم بڵێ چی ڕوویداوە؟ دوێنە شەو چی بووە؟ شەڕت کردووە؟ لەگەڵ کێ؟ نا بابە قەد و باڵێ من لە شەڕەوەشێتەوە. ئەی چی بووە؟ هیچ نەبووە بابەگیان، دوێنە شەو زۆر خەوما سرم کێشەوێتی بە شوێنێکە. ئەی من پێم نەوتی هیچ شتێک لە من مەشارەوە. جوان جیەکانت بکەرەوە. بەڕێوەبەر هەر هاتوو چۆی بوو 2 جار تا ئێستا هاتۆتە ئێرە، بەڵام تۆ خەوتو بووی. بەڕاست؟ باڵێ هەرچیەکی شم کردار خەبەرت نەبووە. سیر کە ئەمانی ئێرەت هەموو بە هەڵە ئەنجام داوە. ئەمە شەمووی لە ئەنجامی خەوە. زۆر باش. ئێرەشت بە هەڵە واژوو زۆر باشە خۆم چارەسەر. ئەگەر ئەو کارانەی تۆم ئەنجام نەدایە، ئەگەر نا ئابڕوت چوو بوو. بەس پێم بڵێ تۆ بۆچی وا ئەکەی؟ هەموو کەسێک بە پێی توانای خۆی کارەکات، بەڵام تۆ وا ناکەی. کەمێکیش خۆت کۆ بکەرەوە. منیش خەریکم هەرەو کارە. ئێستا پێم بڵێ چی بووە دەی؟ چیتە؟ چیت پێ بڵێ؟ پێم بڵێ چی بووە؟ چی بووە؟ هەرچیەک بووە پێمی بڵێ. ئەوە تۆ وەڵی چی؟ ئەڵێم ڕاستیەکەم پێ بڵێ. ها؟ چییە؟ ناتەوێ بڵێ؟ بابا بەڵێ ڕاستەکەی حاڵمی هیچ باش نییە، حاڵم زۆر تێک چووە. ئەگەر بەڵێنم پێ بێ بە کەس نەڵێ پێچەڵێم. ها؟ پێم بڵێ چی بووە؟ ئای کە بێویژدانە لەبەری بەیانیەوە تا درەنجی شەو وەک سەگ کار بکەی. شەوەکەش تا بەیانی خەریکی کاری تەکسی بیت. تاکەی دەتەوێ ئاوا خۆت زەلیل و کەر بکەی. عیشق ڕێک وەکو چیمیا وایە، هەرگیز ناچێتە لای ئەوەی کە دڵی زیندوو بۆ تۆ بە عەشق. عیشق ئەوەیە کە داوات لێ بکات لە بەیانی تاوەکو شەو لەسەر جادە بکەوی و بسوڕیتەوە. باشە پێم بڵێ تۆ چ ناوێک لەوانەی ها؟ عیشق تەلاقی دەوێ؟ ئەلو پوران سەلام، لەکوێی؟ لە ماڵی؟ ئەی کۆ سیارەکەت؟ چی ئەڵی پوران؟ سیر کە پوونەگیان سیارە هیچ کاتێ بۆ مرۆڤ نابێتە سەرمایە. دزێک لە ماوەی 5 دقەیە توانێت سیارەکە بدزێت. ئەو کاتەمەوە زەحمەتانی بۆ سیارەکەتان کێشەوە بە هەوا ئاڕوات. ئێمە هەڵەمان کرد داهاتووی مرۆڤەکانی ئێستا تەنیا بە کڕینی زەوی و خانوو دەستە بەرە بێت. منیش بە ئەرسەلانم وت سیارەکەمان بفرۆشین. باش، ئاخر ئێوە باختان هەیە سیارەکەتان دەستی دووە، ئەوەنە نرخەکەی ناشکێت. بەس من ئەگەر بمەوێ بیفرۆشم زۆر زەرەرەکەم، چونکە تازەیە و سفرە. ئەگەر نەیفرۆشم خراپترە. ئەزانی پوران وا هەستەکەم زۆر زۆڵمم لە ئەردەڵان کردووە. بێچارە تا درەنگ کارەکات. پێیوتوی شەوانە چ کارێکەکات؟ لە کۆمپانیایە کارەکات. چ کارێکەکات؟ کاری ڕێکخستن. لەکوێی پوونەگیان خۆزگە کرێکاری بکردایە هاوسەرەکەت خەریکە کاری تەکسیەکات. چی؟ تۆ لەکوێوە ئەزانی؟ شەوێک ئەرسەلان بە دوای ڕۆژتۆ بە شوێنی کارەکەی بینیوێتی کاری تەکسیەکات. لێرەی هاتووم قسەکانم ڕاست بکەمەوە. هاتووم ڕوونکردنەوەی زیاتر بدەم لەسەر ئەو قسانەی من کردومەوە تو ئاگادار نیت. چ قسەیەک؟ وتنی ئەوەندە ئاسان نییە، بەڵام ئەبێ بیڵێم ئێمە سیارەمان نەکڕی بوو. ئەو قسانەشی کە پێم وتی سوپرایزە هیچ ڕاز نەبوو. سیارەکەش ئامانەتی هاوڕێیەکی ئەرسەلان بوو. پوونە بەگیانی دایکم نەمەزانی کارەکە هەتا ئێرەیەت. داوای لێبوردنەکەم.
لانی کەم جگەرەکەت کوژێنەرەوە کاکە لە ناو سیارە دانیشتووی. بڕۆ ڕێک بڕۆ. تۆ هەر لەم ڕێگایەوە هاتوچۆکەی؟ من هیچ نیم. هیچ نیم گەمژەیەکی دڵ ساف نەبێت. وا دیارەکە زۆر دڵەپڕە. خاک بەسەریان بیان نێنە ژێر خاکەوانی دڵیانە دەنە دەستی ژنێ. بای شەن وەفای تێدا نییە. ئەوەی کە ئێساوتە شاعر بوو؟ هی خۆتە؟ نا. کەمێک مۆنتاژم بۆ کرد بۆی بە دەردی حاڵی من بخوات. نەبێتە فزۆڵی. بەڵام کێشە چییە؟ تەمەنێ کارم کرد. گیانی خۆم دەرکرد بۆی بتوانم خانوویەکی بچووک بکڕم. ویستم ژیانێ بۆ خۆم دروستکەم. منیش ویستم بۆ خۆم ژیانێکمە بێ هەناسە بدەم. هەستام و ژنێکمێنا خۆم لە ماڵی خۆما لە حەقی ناهاتم. دەردەنا خۆ کوێری کە ئەوەی لە من کرد. ئەڵم لەوانەیە خۆت کەم تەرخەمیت کرد بێ. ها؟ خانۆکەی خۆتە؟ خانۆکم کرد بە ناوی ئەوە. خۆشم ویست عاشقی بۆم کەرێتیم کردی تر. ها؟ کە دوو گوێت لێ بڕێ پێڵەن کەرێتی. ئێ باشە ژنەکەت بۆ چی و کاری کرد؟ سیرکە ئێمەی پیا و ئەوەندە سادەین. کاری ئێمە هەروە بێسەروبەریە و بەدەم ڕێوە ڕۆین. ژنان بە سیاسەتن، مێشکیان ئاڵۆزە، هەموو شتێکیان بە سیاسەتە. لە نێوان هەر پەنجەیەکیان هەزار فێڵ خۆی شاردووەتەوە. هەر پەنجەیەکیان لە ئاوازێکە خوێنێ، هەر پەنجەیەکیان لە ئاوازێک. سەبارەت بە سیاسەتی ژنەکان ڕاست دەکەیت. بەڵام ئەگەر تۆ کەمێ دووربینتر بوویت تا ئێستا کارەکە بەمە ناگەیشت. پیاوی عاشق مێشک و کەلەی نییە. عاشق لەگەڵ ئاقڵا هیچ کاتێ یەک ناگرن. دوژمنی یەکەن بابە. مێشکت هیچی تر قبوڵ ناکات. منیش عاشق بوومە وەڵایان بەسەر هات. واتە عاشقی کەسێ بووی کە خانۆکەی لەژێر دەست دەرهێناوی؟ بەم شەوە درەنگە ئاوارەی کردووی؟ ڕێک بڕۆ. ئێستا هەتەوێت چی بکەی؟ پیا و کاتێک ئێوێ کارێ بکات ئەو سەری کارەکەی لێ دیارە. یانی ڕێگاکەی ڕۆشنە ئەتوانێت سەرکەوتوو بێت. بەڵام کاتێکە عاشقە بێت یانی سەراب. عاشق یانی سەراب. ئەوەنە لە ناخی خۆتە هەڵیەگریت هەڵیەگریت هەڵیەگری هەتاوکو نەخۆم تاکات. عاشق ئاوایی تر لە یەکەم ڕۆژەوە هەروە بۆ هەتا کۆتایی شەروە بێت. من هەم لە سەرەتای هەم لە کۆتایی تەلاقی بێت. منیش ناتوانم ناچاری بکەم بە زۆر لای من بمێنێتەوە. جگەرەکەت بکێشە. ناهاتەوە؟ تۆش خەوە لێ ناکەوێ؟ ئیتر نایڵم شەوان کار بکات. سەلام گەورە. سەلام. خۆ سەلامەتی خۆی شوێنێکە نەشکاوە. ئەسڵ خۆت نیگەران نەکەی ها زەرەر و زیانی مادی فیدای سەرت. خوا ڕەحمی پێکردووی. سەلام. سەلام. بەڵێ خوددا ڕەحمی بۆ کردووە خانم. بەڵام قوڕ کراوە بەسەری ئێمەیە. ئەو سیارەیە خەرجی یە خانەوادەی دەرەکرد. ئەو بێچارانە بێت چی بکەن؟ خانمی بەڕێز، ئەم سیارەم یەک مانگە لە کۆمپانیا دەرهێناوە. یەک شوختی پێوە نەبوو. ئێستا جگە لەو خەرجانەی کە پێویستێتیە 8 ملیۆن نرخی هاتنە خوارەوەیەتی. من حەقم بەوانەوە نییە. یان زیانە کادار یانە چێتە زیندان. فەرموو بڕۆنە دەرەوە. بڕۆن بە یەکەوە قسە بکەن. ئەگەر گەیشتە ئەنجامەوە هیچ. ئەگەر نەگەیشتێن ئیتر دەبێ بچیتە لێکۆڵینەوە.
منیش سبەینێ دۆسیەکە دەنێرمە سەرەوە. پۆلیس وەرە بەڵێ گەورم وەرە ژوورەوە ڕیان نیشان دەبا بچنە دەرەوە بۆ خۆیان فەرمونە دەرەوە تکایە فەرمونون. ئەمە چی بوو بەسەر منت تێنا بێچارەت کردم. تکایە فەرمون بۆ دەرەوە. تکایە ببوورە گەورم ئەگەر کەفالەتیشی بۆ بکەین هەرە بێ بچێتە زیندان. بێنزەکە خەرجی سەرەتاییەکەی 10 ملیۆنە، بەڵام دڵنیا بن لەوەی خاوەنەکەی هەتا 70-80 ملیۆن وەرنەگری ئاسوودە نابێت. ئێستا تانێو بۆ ئەو زەرەر گەورە چی بکەن؟ من ئەڵم سیارەکەتان بفرۆشن و زیانەکەی پێ بدەن. ئەتوانن وای دانێن سیارەکەم فرۆشتووە، دوایەوەش ئەتوانن خەسارەتی سیارەی کابرا بدەینەوە. ئەی باشە دواتر چی بکەم؟ چی لەو هەموو قیستە بکەم؟ زیانی تەکسیەکە چی لێ بکەم؟ ئیتر بێزار بووم، بە تەواوی ماندوو بووم لەو هەموو قەرزە، لەو هەموو بەدبەختیە. ئیتر ناتوانم. من و تۆ دنیامان زۆر لێک جیاوازە، زۆر زۆر. من مرۆڤێکی بێپارەم، بەڵام تۆ مرۆڤێکی پارەپەرست و کۆکەرەوە. من بە بەشی خۆم ڕازیم، بەڵام تۆ ڕازی نیت. من خۆشبەختی لە هەموو شتا نابینم کە لە ژیانە هەمە، بەڵام تۆ لەوانەی کە نیتە. من لە ژیانی خۆم ڕازیم، بەڵام تۆ ڕازی نیت. ڕاستە کرد، هاوسەرگیریەکەی ئێمە هەر لە سەرەتاوە هەڵە بوو. من هەموو کارێکمە کرد بۆ پاراستنی ئەو ژیانە، بەڵام لە کۆتاییە گەیشتمەوە قسەکەی تۆ. ڕێگەی خۆشبەختبوونی ئێمە لە داهاتووە لە یەکتر جیاوازە. من تۆم زۆر خۆشەویست، ئێساش خۆشمەوی، بەڵام تەنها منم کە خۆشمەوی. عشق و خۆشبەختی لە ژیانە زۆر پێویستە، بەڵام بەس نییە. ئەمە قسەی خۆتە، خۆ لە بیرە نەچووە. نا، بیرم نەچووە. منیش تۆم خۆشەوێ، منیش لە بەرخاتری تۆ تۆ منت خۆشەوێ؟ ئەگەر خۆشت بویستمایە پێشنیاری تەلاقت ناکرد کە کردت. ئەگەر خۆشت بویستمایە ناچارت ناکردم لەبەر حەز و ئارەزوەکانی خۆت بچمە ژێرباریە و قەرزەوە کە چووم. من ڕازی بووم لە پشتت وەستام تا کۆتایی هەوڵمدا، بەڵام نەبوو، ڕێک نەکەوت. دوو کەس کە بەیەکەوە هاوسەرگیریەکەن تا کۆتایی تەمەن لە پشت یەکترن، نەگەوەی کە خۆیان کارێک بکەن کە حەوت پشتی یەکتری بسووتێنن. بەواڵی خۆشویستن، منت خۆشەویست. ئەسڵە نەزانی خۆپەرستی یانی چی؟ ئەسڵەن لەو بارەیەوە هیچ ئەزانی؟ سیرکە ئەردەڵان، من سەبارەت بۆ بێپارەیی تۆ کێشەم نەبوو نیمە، بەڵام لە بێپارەیی و بێ ئەنجامێکی کێشەم هەیە. ئەو ڕێگای تۆ پیایە ئەڕۆی هیچ ئومێدێکی نییە. تۆ بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە ژیانمانە هیچ هەوڵێکت نەئەیە. تۆ ئەهلی خۆخستنە مەترسی نیت، بەڵام من وام. با پرسیارێکت لێ بکەم، تۆ بۆچی هاتوویتە ئەم ژیانەوە؟ بۆ ئەوەی بژیتیان بمریت، ها؟ پونا، تۆ لە خواردنگەکە لەگەڵم دانیشتی بۆ ئەوەی تەلاقم لێ وەربگری، ڕاستە؟ بەڵێ، بۆچی؟ زۆر باشە، من ئێستا ڕازیم. از نبودنت ندیدنت نداشتنت
چه دل خورم عزیز دل کنار من بمون نرو که میبرم به من نفس بده که دم بدم از این هوا برم ساعت تا دقیقه ها شب و روزای پر ز دل پره عزیز دل دلم گرفت تو نیستی و دلم پره تو هر نفس که میکشم هوای تو داره دلم صبورم و چه خالیم چه دوری و چه عاشقم هوای من زمستون هوای تو بهاری هوای من چه ابری ابرک بیقراری تو آسمون رویا تو جای ماهو داری وقتی که نیستی اینجا یه چشم راهو داری یه نفس هوای تازه یه نفس هوای دریا میدونم دلت میگیره توی بیرنگی رویا یه نفس هوای شرجی یه نفس هوای داغه تو نباشی نفسی نیست همه ی رنگا سیاهه دایکی جان بە خۆشتانەی کە پێتەڵم تەنها لەبەر خاتری خۆتمە ئێستا کە بوونە ڕۆشتووە چەند ڕۆژێک بڕۆ بۆ لای ئەرسەلان لێگەڕێ با پورە ناگادارە بێت منە بێت تا یەک مانگی تر ئێرە بە کڕێرە نوێیەکە نیشان بدەم بەڵێنم داوە ئەو شوێنەشی کە بۆیە ڕۆم زۆر بچووکە ڕێگاکەشی دوورە ئازارە چێژی بڕۆ بۆ لای ئەرسەلان ئەویش کوڕی تۆیە لەگەڵ من چه جیاوازیەکی هەیە لەگەڵ پوران ناتوانم ئەمرم خوایە گیان من قوربانت بم دایە گیان پێیەکانە لەسەر چاومە من تەنها ئاسوودەیی تۆمەوێ هەڵام کرد سام دایەکیان چایەکەت بخۆ نایخۆم بۆچی بابە گیان مەگەر لێمان تووڕێی مامەم خەریکە ئەڕوات مامۆژنیشم تەلاقی وەرگرت و ڕۆشت ئێوەش دانیشتون و هەر بە خەیاڵتانە نایە هەر هەمووشی خەتای و دوانەتان بوو بۆچی خەتای ئێمە بوو وازانی من ناڵم تێناگەم دایک مەڵێ خەتای تۆیە تۆ شەڵێ خەتایەوە بەڵام خەتای هەردووکتانە منە ڕۆمە لای دایە گەورە سام بۆ هیچ کوێ ناڕۆی ها ئەرسەلان گیان تۆ بۆچی لە قسەکانی من تێناگەی لانی کەم تەنها یەک جار کارێک بۆ من بکە لە ژیانتە هەفتەی یەک جار تەنها پوریان بێسەرێک لە دایکم بدات و تەواو دایکی تۆشە ئەرسەلان خۆ زۆرە لێ ناکەم ئێ باشە برا جوانەکەم بۆچی یەکەیتە هەرا پورانی بەستە زمان هیچی نەوتووە بەڵام خۆتە زانی دایکم لەگەڵ یا هەڵ ناکە بابە ڕازیکردنی دایکم لەسەر من باشە ڕازیکردنی پورانیش لەسەر من باشە ئیتر دەسەکانە خۆش بێ باش خوا لەگەڵ بەڕێز شەیدا ئەگەر کارێکم لە دەستدێ شەرم مەکە و بیڵێ خۆشحاڵە بم یارمەتیت بدەم دەسەکانە خۆش بێ خانم لە ڕاستیە بە ئازێدانیەوە ڕازی نابم منیش ئامادەم ئەگەر بتوانم کارێک ئەنجام بدەم ئەزێت نییە ئەرکی سەرشانمە تکاکەم دەسەکانتان خۆش بێت یاخوا زۆر سپاس چارەسەر ئەوەیە کە دەستی یارمەتی بۆ شەیدا درێژ بکەین کێشەی دایکیشی لەلایەکی تریە و بابەتەوەیە شەیدا نانی نیوەڕۆی ناوێ ئێوارەشی ناوێ جل شۆردنی ناوێت وتوکردنی ناوێت تەنها یەک هاودەمیەوێت
کوڕی خۆم من ئێڵم تۆ بێڵێرەوە هەرچەند بڕۆی هەر ئەدۆزماوە. یەک دقە بۆستا مەگەر قەرار نەبوو تۆ من بەری بۆ شاریاری چۆن ناتبم بە قوربانت بم من باوکی بێ بەڵێنم ناوێ. ئای شەیتان ئەو چایهی من بووە شتێک بووە؟ ئەبێ پوونەتی کێشە بێ لە دەستی دایکت. وەڵا نەحەقی نەبووە ماڵی بەجێشتوە ڕۆشتووە. 2 ساعتە خەریکم قسەی خۆشی بۆکەم شتم بۆ بردووە بە ساقە بە قوربانی بووم. ئەویش وەڵامەکەی چییە؟ سەرێکم بۆ لەقێنێت. من ئەم جاریان ڕۆشتم جارێکتر ناڕۆم خۆتان بیرێکی لێ بکەنەوە. گیانەکەم لەسەر خۆبە کەمێک ئارامت هەبێ ئەو دوانە ئاشتە بنەوە و ئەگەرێنەوە سەر ژیانی خۆیان ئەو کادێمە لەو بینە خراپە بینها. ئۆ جەنابە لەکوێی ئەڵێ ئاگات لە هیچ نییە. ئەم شەو پوونەخان داواکاری هاتووە. ئیتر کاتی ئەم قسە پوچانە نەماوە. فێنش. ئاگداری ئەم شەو چوون بۆ خوازبێنە پوونە؟ ئێ پیرۆزی بێ بە من چی؟ ئینشاڵڵا خۆشبەختە بن. وتمەگەر پەشیمان بوویتێتەوە بیرێکی لێ بکەرەوە ئەگەر درەنگ بکەویت هەموو شتێک لە دەستە چێ. ئینشاڵڵا خۆشبەختە بن. ئەو قسەی دڵتە؟ ئەدناسم ئەزانم قسەی دڵە نییە. قسەی دڵی نییە. فەرمونون. زۆر بەخێر هاتن. بەخێر هاتن. ببورن ئەزێتمان ناتکاکەم. بارمەتیتان. خوا ئاگادارتان. خدا ئاگادارتان بێ. بەخێر بچن. من وەک خۆم زۆرم خۆشویست. ئەگەر پوونە بڵێ بەڵێ هەموو شتێک تەواوە. سام ڕۆڵی گیان ئاگاو لێ بێ نەیشکێنی. واز بێنە لە بیا داینی تر. ئافەرین. ڕۆڵە گیان نەیشکێنی ئاگادار بە ڕۆڵەش. ئای ماندوو نەبی. ئاگات لە بەردەمە بێ. ئەرسەلان وەرە. مەکە کوڕەکەم ئەوە ئیستۆپەکەی گەورە ئەزیەت مەدە. دایگیان لەسەر ئیزنت. خواتان لەگەڵ بێ بە سەلامەتی. کارێکە نییە دایکیان؟ نا قوربانێ بم زۆر ماندوو دەسم ماچەکەم کارێکە بوو تەلەفۆنکە. زۆر مەمنون. خوافیز. خوات لەگەڵ. ماندوو نەبە. کارێکم نەکردووە. باەکەم جا خوا حافیز کاکەر دەڵام. ئێستا کە تەنها دوو بە دووماینەوە پێم بڵێ بەرنامە چییە؟ بەرنامەی چی؟ بەرنامەی ژیانەڵێم خۆ ئێستا تۆ لە تەمەنێکانی ژیانی خۆت مشت بە هەدەر بدەی کوڕم. ئەگەر بچیتە ناو تەمەنەوە ناتوانی کەس هەڵبژێری و نە کەسی شەڵتە بژێرێ نە ئیشق بەدەست دەهێنی و نە لێک تێگەیشتنیش ئەبێ ژیانی خۆت بگۆڕی. ئەگەر لە ماڵەوە نەبی داکت کەیە چیەکەی ها؟ کوڕم تۆ بیرێک لە خۆت بکەرەوە ئەزانیەوە باشترە. ئێسانە حەڵێ و بابەتەم هەیە نەتاقەتیشم هەیە لە هەمووی گرنگتر پارەیە خۆویشیانم نییە. باسی مێشکیشم مەکە ئەویش هەر زۆر ماندووە. ئەبێ من کەسێکت بۆ پەیدا بکەم کە بە پارەکەی دەست بە ئیشق بکەن لە ئۆتۆمبیلی بارزە ئاوانیە سەیری خوارەوە بکەی و سەیری هەمویان بکەی. خۆ ئاوا نابێ تر تەنها بابەتی ڕۆحێت دەمێنێت کە پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە نەکا بتێ ژنی یەکەمت بگەڕێتەوە و کارەسەر بەدەست بێتەوە بە هیچ جۆرێک ئەوەیان نابێ. نەخۆی ویستی ئەوەی هەیە بگەڕێتەوە نە منیش بەگەڕانەوەی ڕازیە بم. ئەو ئێکەوایە خۆت لە قەبرستان حەشار مەدە کوڕە بیر لە داهاتوو بکەوە هیوایەکت هەبێ
هیوا چارەسەرت ناکا بەڵام دڵنیام کاریگەریەکی باشی دەبێ ئەگەر خۆت ناتوانانی ئەوە منەی کام خۆ من نەمردوم ڕاستە من سەرۆکتم بەڵام هاوڕێشتم ها لە ناو خێزانەکەی ئێمە پارە لە لای ئەو کچانەیە کە شویان نەکردووە هەم ئەو کچە خوشکەی ژنی من ئەگەر ئەویژت پێ باش نەبوو ئەوە ئیتر هەیە ها نەجیب پاک خانم جوان بەخوا قورمە سەبزیەک دروستەکە پەنجەکانتی لەگەڵە خۆی ئەسڵ هەمووی گرنگتر پارەدارە بەڵام سەرەتا ئەبێ بڕۆین کچی خوشکی خێزانەکەم ببینین ها خۆتە زانی ئەو خزمی منە لە هەموویان گرنگترە شەیدا گیان با بچینە ناو بابەتەکەوە سەرەتا هاتوین لە خزمەتانە عەرزی بکەین کە ئێمە بۆ خوازبێنی نهاتوین دانیشتنی یەکتر ناسینە کاکە شەیدا هەم هاوکارمە و هەم هاوڕێی گیانی بە گیانیمە فریشتە گیانیش کە ئەزیزی ئەمەیە من ویستم کە ئەو دوانە یەکتر ببینێن قسە بکەن و ئەگەر لە یەک تێگەیشتێن ئەو کاتە کاکە شەیدا لەگەڵ خێزانەکەی دێنە خوازبێنی دەستەکانت خۆش بێ ئەوە ئەسڵی بابەتەکەی تر ئێوە زۆر بەڕێزن کاکە محسین بەخێراتن دەستەکان خۆش بێت وتانەویش هاوکارتە وەکو تۆ کارمەندەوانە؟ بەڵێ تر ئەو هاوکاری منە کاکە شەیدا موچەکەشی هەر بەقەت هی تۆیە؟ موچەکەی بەقەد نادایکی گیان محسین سەرۆکێتی و ئەویش کارمەندی کاکە محسینە بێگومان موچەکەیان جیاوازیە بێ تخوا فەری دەگیان قسەیەکەم لە دڵی نەگری بەڵام لەو دەور و زەمانە ژیانی کارمەندی زۆر زەحمەتە فێری با ئەوە چ جۆرە قسەکردنێکە خۆمان ڕائەهێنین ئێمەش هەمومان کارمەندین چ کێشەیەکی هەیە ببوورە تۆش ئەو قسەهی من لە دڵ مەگرە خۆ کچی خۆمم لەسەر جادە نەدۆزیوەتەوە هەزار ئومێد و ئارەزووی هەیە دوای ئەوە هەزار داواکاری هەیە دکتۆر مهندس قوتابی لە هەر چینێک کە تۆ بیڵێ لە هەر پەنجەیەکی هونەرێک دەبارێت خۆ لەسەرمان نەماوەتەوە بڕوا و بێتەوە کە هەزار حەسرەت لە ناو دڵی بێت هەڕێک خۆیان لە بەرچاوی من خست بە شێوازی قسەیان نەکرد نەمەتوانی خۆم پێ ڕابگیرێ خەریک بوو لەبەر پێکەنین بمرم ئێ باشە چۆن نەتوانم پێ نەکەنم ئاخر ئێ باشە خۆ ئێمە هەر ئەوایە ئەو مەرحەلەیە تێپەڕێنین ها ئێستا ئەبێ لەسەر ئەوەی کە پێم گوتبووی بیرەوە بکەیتەوە باشە؟ سعات 11 شەوە شتەکان ڕێک بخەین باشە ئەیپوو نەچی ئەگەر قبوڵی بکردایە تا ئێستا هاتە ئێرە ئامانجی بەڕێستان لە هاوسەرگیری چییە؟ ئامانجێکم نییە واتە وابزانم خۆم بووبوومە تۆمەتی ئامانجێکی تر تێناگەم ناحەقە نییە ئەستان پێم بڵێ ئێوە بۆچێتانەوێ هاوسەرگیری بکەن من لەسەر قسەی خانەوادەکەم چونکە ئەوانەیانەوێ منیش قبوڵم کردووە هەرەوە نا؟ باڵێ وابزانم هیچ کاممان بۆ چونێکی تەواومان نییە بۆ هاوسەرگیری وەکۆ بڵێ لەبەر خاتری دەوروبەرەکەمان لێرا دانیشتوین ئێستا چی بکەین؟ تۆ ڕای خۆت بڵێ وەڵا لە ڕاستیە منی شارەزاییەکەم نییە و نازانم لەسەر و بابەتە ئەستان چیش بڵێم ئەگەر بۆچوونی ئێوە بەڵێ نییە ئەبێ یەکێ لەم دوانەمان بڕیار بدەن یەکێکمان وەڵامی نەخێر بەوی تر بدات یان ئەوەی کە چی؟ یان ئەوەی ڕێگە چارەی یەکەم من وتم ڕێگە چارەی دووەم تۆ بیڵێ هەتا ئەگەر بە پێچەوانەی ویستیشتانەوە بێ
ئەگەر ڕێگە چارەکەتان منتیقیانە و مرۆڤانە بێ هیچ کێشەیەکی نییە. ئەکرێ ڕێگە چارێکی تری بۆ بدۆزینەوە. بەڵام ئەڵێم بەڕاستی ڕێگە چارێکی ترمان هەیە؟ من بەهۆی خانەوادەکەمەوە هەندێک سنوورم هەیە کە ناتوانم بڵێم نەخێر. تۆ ڕێگە چاری ترت نییە؟ هێشتا قسەکانمان تەواو نەبووە. شەیدا گیان یەک دەقە گیان داوای لێبوردنەکەم پەیوەندی بەمنەوە نییە. ژیانی تایبەتی خۆتە، بەڵام پرسیارە هاتە مێشکمەوە. تۆ لەگەڵ ئەو کچە خانم نازری ئەتەوێ هاوسەرگیری بکەی؟ بەڵێ. بێگومان کاک عەزیزی بۆم بابەتە داوای پارەی لێ کردووی. جیاوازی نییە. بێگومان ئەو بە تۆی تو ئەو کچە ماڵی هەیە، سامانی هەیە، کۆگای هەیە، مەگەر ئەوانی بە تۆ نەوتووە. بەڵێ. بابە گیان هیچی نییە، بەو ڕێیە هەڵەیە مەڕۆ. پێشتر هەمان کاریشان لەگەڵ کاک جەعفەری کرد، هەموو شتێکیانە ژێر پێی دەرێنا، دوایش بۆ خۆیان لێیاندا و ڕۆیشتن. بەڵام من سەرۆت و سامانی و کچە ئاستان بەلامەوە گرنگ نییە. خۆ من بۆ شتانە ناهێنم. من تەنها لەبەر کەسایەتی و مرۆڤایەتی و خوڕەوشتی و کچە مەدڵە. وەکو هاوڕێیەکەوەی لە ئەستۆی من بوو پێم وتی ئەوی تری خۆتی زانی. ئینشاءڵڵا بە یەکەوە خۆشبەختە بن. هیچ کەسێ ڕازی نییە. حاڵی دایکیشی ئەوە نەباش نییە. خۆزگە ئەوەنە پێداگریت ناکرد پونێکیە. ناتوانم هیچ کەسێ لە جێگەی تۆ ببینم. خۆزگە هەر لە سەرەتاوە نەهاتمایە بۆ ئێرە. بە ناوی خۆی گەورە من وەک وەکیلی شەرارەت خانم و ئاغای ئەردەڵانی شەیدا، ئایا من دەکەنە وەکیلی خۆتان تاوەکو ئێوەی بەڕێز وەکو هاوسەری یەکتر لە یەکتر پیرۆز بکەم لە بەرامبەر قورئانێکی پیرۆز و یەک دەستبەندی ئاڵتون و لە بەرامبەر 110 سکەی بەهاری ئازادی لێکتان مارە بکەم؟ بووکە خان چووە گوڵ بچنێ. بە ناوی خۆی گەورە خاتونی بەڕێز خاتون شەرارە. بووکە خان ئایا من دەکەی وەکیلی خۆت تا بەڕێزت بۆ هەمیشەی ببیتە هاوسەری بەڕێز ئاردەڵانی شەیدایی لە بەرامبەر یەک قورئانی پیرۆز و یەک دەستبەندی ئاڵتون و 110 سکەی بەهاری ئازادی لێکتان مارە بکەم؟ کاگەردەڵان ببورن. یەک دەقە ئیشم بە کاگەردەڵان شەیدا بوو. گرنگە ببورن. ئەکرێ گەورەی بکەن و 2 دەقە بوەستن تا تەواوە بێ دواتر بێتە لاتان. ئێستا گەڕێمەوە. ئەردەڵان باشە پێم بڵێ تۆ لێرە چیەکەی؟ هەموو کارەکانە زۆر سەیر و نامۆن. من هەڵم کرد. حەق بە تۆ بوو. ئێستا بەڕێ لە دەستی تۆیە. هەمیشە درەنگ لە شتەکان تێیەگەیت. درەنگیان زوو گرنگ نییە. گرنگ ئەوەیە کارێ بکەی کە ویستی دڵی هەردووکمان بێت. ئەی باشە من چی لەو خەڵکە بکەم؟ چیان پێ بڵێم؟ ئێستا هاتووی تۆ چی هەڵێیت؟ من خۆشمەوەیت. من ئیتر هیچم ناوێ. تەنها خۆتم ئەوێ. تەنها تۆ. بەڵام من بەو جۆرە بیر ناکەمەوە. بڕوا بکە تەنیا خودی تۆمەوێ.
بەڵام ئێستا بە قسانە درەنگە. ئەگەر ئێستاش لە ناخی دڵتەوە یەک تۆز منت خۆشەوێ، ئەگەر ئەتەوێ شتێکم بۆ بستەلمێنی ئێستا کاتێتی. ئەم خانمە کێیە؟ من ژنی پێشووی منی ژنی داهاتووی ئەوم. ئەوەی ڕۆیشت تێپەڕی. یعنی چی ئەوەی ڕۆیشت تێپەڕی؟ ژنی خۆیەتی و ئێوێ بگەڕێتەوە ماڵی خۆی. کەس حەدی ئەوەی نییە یاری بە ئەبروو خێزانەکەمان یارە لە ژیانی خۆی بێزار ببورن هاوڕێیان ببورن. یەک دەقە ئێوە ئارام بن. وەرە ببورن. ئابڕووی منت برد وەرە. تۆ من بۆ شۆ بینەوە هەموو خەڵکە شوێنی قسەکردنە؟ ئەوەندە قسەمەکە و لەگەڵ من وەرە. پێویستە ئەم بابەتە لێرە یەکلایی بکەینەوە. ببورن داوری برد نەکەم. عزیزی من بۆستە ئابڕووی منت برد. بۆچی ئەو کارەکەی؟ چیم کردووە؟ ئێمە ئەو دانیشتنە گەورەیەمان لە پێناوتەوە کرد عزیزی من. باشە قوربانت بم مەگەر چیم کردووە؟ جا چیت نەکردووە؟ ئەو بابەتە چییە دروستت کردووە پێم بڵێ؟ بڕۆ بابا ئەوە تۆ چیڵێ من ئەسڵەن نامەوێ ژن بێنم ژنەکەم ڕۆشتە بۆ ئێستا گەڕاوەتەوە من نامەوێ ژن بێنم هەموو زیانەکانیش خۆمەیدەم کورە من لێرەیات کوشم لە هەڵم ڕۆژمە دەرەوە کورە من لێرەیە هەڵم ڕۆژمە دەرەوە پونە ڕاکە از نبودنت ندیدنت نداشتنت چه دل خورم عزیز دل کنار من بمون نرو که میبرم به من نفس بده که دم بدم از این هوا پرم ساعت تا دقیقه ها شب و روزای پر ز دل پره عزیز دلم گرفت تو نیستی و دلم پره تو هر نفس که میکشم هوای تو داره دلم صبورم و چه خالیم چه دوری و چه عاشقم هوای من زمستون هوای تو بهاری هوای من چه ابری ابرک بیقراری تو آسمون رویا تو جای ماهو داری وقتی که نیستی اینجا یه چشم رو